قاڵی دوام سەبارەت بە 50,000 بەرمیلە بەڕێزان لە 23 نۆی ئەم ساڵەوە واتە 27 نۆ واتە 23 ڕۆژ نەوت نوفرۆشتنی نەوت لە ڕێگەی بۆری کوردستانەوە لەژێر چاودێری کۆمپانیای سۆمۆ دەستی پێکردوتەوە 3 دانە مانگ فرۆشتنی نەوت لە ڕێگەی بۆریەوە دواخرا بە پاساوی چی؟ بە پاساوی ئەوەی کە داکۆکیانەکرد لەسەر ئەوەی ئێمە هەموو ڕۆژێ ئەبێ 50,000 بەرمیل نەوتمان بنێ بۆ پێداویستی ناوخۆ پێداویستی ناوخۆ واتە بەنزینی هەرزان واتە نەوتی هەرزان واتە گازی هەرزان لە دوای 23 ڕۆژ وەرگرتنی هەموو ڕۆژێک 50,000 بەرمیل نەوت لە کۆمپانیای سۆمۆ و پاڵاوتنی لە ناوخۆ ئێستا هەم نەوتی سپی گران بووە هەم بەنزین گرانتر بووە هەم گاز گرانتر بووە بێزەحمەت لێرەوە ئێمە داواکەین لە وەزیری سامانە سروشتیەکان پێمان بڵێ 50,000 بەرمیل نەوت لە کوردستان چی لەکەی ئێوە 50,000 بەرمیل نەوتان وەرگرت بۆ ئەوەی بەرمیلە نەوتی سپی ماڵان بە 30-40-50,000 بدەن بە خەڵک ئێستا بۆ 4,000 پێفرۆشن ئەمە فرۆشتنم بازرگانیە لە پاڵاوگەی خۆشتان بەرهەمیێنن ئەی پاڵێون بنزین لە بریەوەی 450 دیناری دابشکەی هاوشێوەی شارەکانی تری عێراق وڵاتێکی گەندەڵیە ئەوە ئەزانین بەڵام بنزینە فرۆشن بە خەڵک بە 450 دینار ئێوە ئەو نەوتەی ناوخۆچی لەکەن کە بنزینی لێ بەرەمێنن بۆ بە 1100 دینار و 900 دینار بە خەڵکی ئەفرۆشنەوە کوا بنزینی 450 دیناری کە ئێوە هەموو ڕۆژە 50,000 بەرمیلتان بەو پاساوە وەرگرتەوە بە پێچەوانەوە ئێستا بنزین لە کوردستانە لیترێک 50 دیناری چۆتە سەر ئەی نەوتی سپی ماڵان کوا